پرسی ئاگربەست ئەبێتە قسە بکەین دروستە شەڕێکی 12 ڕۆژە هاتە ئاراوە بەڵام بەرەبەیانی ئەمڕۆ ئاگربەست ڕاگەێنراوە دەبێ بزانین کە ئایا ئەم ئاگربەستە بەمەرجە بێمەرجە ئەم ئاگربەستە سەردەگرێت یاخودنا ئیسرائیل پابند ئەبێت ئێران پابند دەبێت یاخودنا ئەمڕۆ ڕۆشتنی دۆناڵد ترامپ بۆ هۆڵەندا چ کاریگەریەکی لەسەر ئەم ئاگربەستە ئەبێت هەموو ئەمانە کۆمەڵە پرسیارن لە ئیدیتەر دلێر محەممەد لە ماڵپەڕی کوردستان 24 تایبەت بە پرسی ئاگربەست و هێرشەکانی ئێران بۆ سەر بەڕژەوەندەکانی ئەمریکا و لە ناوچەکە گفتوگوی زیاتری لەسەرەکەین بەخێر هاتی کاک دلێر زۆر سپاس بۆ جەنابەت کاک دلێر پێش هەموو شتێک با بزانین تایبەت بە ئاگربەستەکە چ کاردانەوەیەک بە دوای خۆیان ئەهێنێت چ لە ناوخۆی ئەمریکا چ لە ئیسرائیل چ لە ئێران سۆڤان ئاگربەستەکە چەندین جار هەم بەڕێزت و هەم لە میدیاکانی تر باسی دەکەن کە کوتوب پڕ بوو من پێم وانییە کوتوب پڕ بێت کوتوب پڕ نەبوو لە سەرەتای دەستپێکی شەڕەکەەوە ئەم هەوڵە هەبوو تیمەکەی ترامپ هەم جێدی ڤانس هەم ویتکۆف هەروەها وەزیری دەرەوەی ئەمریکا لەسەر خەت بوون لەگەڵ عەباس عەرەقچی بە درێژای شەڕەکە ئەم هێڵار هەبوو لەم لاشەوە ئیسرائیل سروشتی ئیسرائیل بە جۆرێکە کە بەرگەی شەڕی درێژخایەن ناگرێت ئیسرائیل فێری ئەوە نەبووە خەڵکی ئیسرائیل فێری شەڕی درێژخایەن نین کە بەو شێوازە شارەکەیان وێران بکە و خەڵکی مەدەنی بکوژرێ و بریندار بێ و بکەونە ئەو ناڕەحەتیەوە لە دروستبوونیەوە لە ساڵی 1967ەوە ئیسرائیل دروست بووە تووشی بارودۆخێکی لەم جۆرە نەبووە بەڵام بەرامبەر بەوە ئێران وڵاتێکە کە ڕاهاتوە لەگەڵ جەنگی درێژە بۆ نمونە شەڕی ئێران و عێراق کە 8 ساڵی خایان لە ساڵی 1970کان لەلایەکی ترەوە جوغرافیای ئێران زۆر گەورەی لەلایەنی جوغرافیەوە یعنی چەندە ساڕوخ چەندە قەسف چەندە لێ بدرێ پێوەی دیار نییە ناوچەی وا هەیە لە ئێران شاری وا هەیە لە ئێران لەوانەیە هەستی بە شارەکە نەکرد بێتەنها لە تەلەڤیزیۆنەوە بینی بێتی لە شاشەکانی تەلەڤیزیۆنەوە شارەکەی بینی بێتی چونکە هیچ ساڕۆغێکی پێ نەگەشت کاتە کاریگەریەکانی لەسەر سەربازی لەسەر ئێران زۆر زیاتر بووە بەڵام لە ڕووی مەدەنیەوە کاریگەریەکان لەسەر ئیسرائیل زۆرتر بووە ئیسرائیل خاڵی لاوازی ئیسرائیل بابەتی مەدەنی بوو وەکو تاکتیکێکیش ئێران زۆر مەبەستی بوو مەدەنی لە ئیسرائیل ناڕەحەت بکات بۆ ئەوەی فشارێک لەسەر نەتەنیاهو دروست بکات باشە کاک دلێر دەوترێت ئەمە وتەیەکە دەڵێن کە لە شەڕە هیچ لایەک براوە نییە هەردوو لا دۆڕاون باڵام لە ئاگربەستەکە بابزانین بە چ شێوەیەکە بە هەمان شێوە لە کاتێکا کە ئیسرائیل مەدەنیەکانی زیاتر بە ئامانجەگرێت و لە ئێرانیش ناوچە سەربازیەکان بۆ ئاگربەست بۆ کامیان لە مەسلحەتی کامیانە زیاتر و ئایا کامیان پێت وایە پابند دەبن و پێشێلکاری ناکەن تەسەوڕەکەم هەردوو لا پابند دەبن چونکە هەردوو چەند فعلەن و بەڕێستان ئاماژەت پێکرد لە هیچ جەنگێکە براوە نییە هەردوو لا دۆراو بوون لەو جەنگە هەردوو لا زەرمەند بوون بەڵام هەنێ شت هەیە من تەسەوڕەکەم وەکو ئاماژەم پێکرد ئیسرائیل ناتوانێت بچێتە ناو شەڕی درێژخایەنەوە هەر لە سەرەتاوە ئامانجی دەستپێکردنی شەڕەکە شەڕێکی کوردخایەن و کاریگەر بوو ئامانجەکانی بپێکێ کە لە سیستەمی موشکی ئێران بدا لاوازی بکە بە هەمان شێوە لە ناوەکی ئێران بدا و لاوازی بکە باشە ئێرانیش بە هەمان شێوە شەڕەکە لەو شەڕە ئێران ناتوانێت براوە بێ شەڕێکە لەگەڵ ئیسرائیلە و هەموو دنیا لە پشتێتی ئەمریکا لە پشتێتی و هەموو ڕۆژاواش لە پشتێتی شارێکە کە ئێران ناتوانێت براوە بێ بەڵام ئێران پێی لاواز دەبێ سیستەمی موشکی پێی لاواز دەبێ ئەوە بە پرۆگرامی نەوەوی ناوەکی ئێران ئەوە لێدرا زۆر پاشکەوت چەندین ساڵ پاشەکەوێت هەردوولان پابند دەبن لەبەرەوەی لە بەرژەوەندی هەردوولایە من دەڵێن پابند دەبن لەبەرەوەی لە بەرژەوەندیانە نەک لەژێر هیچ فشارێک و لەژێر ترسی هیچ لایەنێک نەخێر لەبەرەوەی لە بەرژەوەندیانە شارەکە ڕابگرن ئێستا باشە کاک دلێر ئەگەر بەم شێوە بەم چەشنە بێت ئەمریکا توانی چۆنەڵە لە لاپاڵەوە ئامانجی خۆی بپێکێت کە باست کرد لاوازکردنی ئێرانە ئێرانی پێش 12 ڕۆژەکە لەگەڵ ئێرانی دوای 12 ڕۆژەکە هەمان ئێرانەکە ئەمریکا دەیەوێت ئێرانی دوای 12 ڕۆژەکە و ئێرانەیەکە ئەمریکا دەیەوێت طبعا سەرەتا ئێرانی پێش شەڕی 12 ڕۆژ هەرگیز ئەو ئێرانەی پاش شەڕی 12 ڕۆژ نییە بەڵام ئەوەی ئێران ئەو ئێرانەیە کە ئەمریکا دەیەوێت دەبێت چاوەڕوانکەین ببینین ئێستا
ئەمە ڕوون بۆ هەمومان ئێران عفو ئەمریکا مەبەستی نەبوو ڕژێم بگۆڕێ لە ئێران مەبەستی بوو هەڵسو کەوتی ڕژێمەکە بگۆڕێ لە ئێران لاوەزی بکات پێی پیشان بدا کە ئەمریکا جددیە بە تایبەتی ئیداری ترامپ جددیە کاتێک کە شتێک دەلێ میکە ئەجینا بە شەڕ و بەهێز بەرەو ڕووی دەبێتەوە و پێی دەکا و ئیزباتیشی کرد و کردیشی فعلەن کردی و دەوتی لە یەکێک لە گوتەکانی ترامپ لە تروت سۆشیال گوتی ئێران دەرسێکی وەرگرت باشە ئەی هێرشەکانی ئێران بۆ سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا لە قەتەڕ و لە عێراق ئەمە چ پەیامێکی تیا بوو بۆ دۆناڵد ترامپ بۆچی لە دوای ئەوە داوای ئاگربەست کرا داواکردنی ئاگربەستەکە هیچ پەیوەندیەکی نەبوو با هێرشەکەی سەر قەتەرەوە بابەتی هێرشەکەی سەر قەتەر من دوێنێ میوان بووم لە شاشەی کەناڵی ABC 30 کە کەناڵێکی ئەمریکیە لە لۆس ئەنجلۆس لە کالیفۆرنیا ئەو خولەکەی کە هێرشی ئێران دەست پێ کرد بۆ سەر قەتەر من ڕاستەوخۆ میوان بووم ئەوان پێشکەشکار مشەوەش بوو وتیان شارەکە دەست پێ کرد هێرش دەست پێ کرد وتم هیچ مشەوەش نەبن ئەمە پێشوەختە تەنسیقی لەسەر کراوە وتم ئێمە لە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاگدارین ئەمە پێشینەی هەیە بە هەمان شێوە هەمان سیناریۆی پاش کوشتنی قاسم سلەیمانی لە بەغدا بەڕێکەوتن بە تەنسیق لە بینی لە نێوان ئەمریکا و ئێران ئەمریکا و ئێران تەنسیق کرا لە قاعدەی عین ئەسەد درا لە لایەک درا هەموو سەربازەکان بردرانە ژێرزەمین لە لایەک چۆڵ کرا لەو لایە درا ئەمە پێی دەڵێن ئێمە بە مستەڵەحێکمان هەیە سیڤینگ فیس واتە بە کوردێکی خۆمان دەبێتە پاراستنی شکۆی خۆی ئەمریکا چکە ئێران جەماوەری هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەم لە ناوخودی خۆی دەبێت ئەو شکۆی خۆی بپارێزێ بەرامبەر ئەم جەماوەری هەبێ بۆ ڕووی خۆی بپارێزێ بەڵێ حەفظ ماء الوجه پێی دەڵێن دەبێت ئەو شکۆیە بپارێزێ بۆیە بە تەنسیق بەڕێکەوتن و قەتەریش ڕۆڵێکی زۆر سەرێکی بینی لەمە بۆچی ئێمە مەسەلاً من پرسیار لە تۆ ئەەکەم بۆچی ئەم هێرشەی لە عێراق و لە قەتەر کرد بۆچی لە سعودیا نەیکرد بۆچی لە ئیمارات نەیکرد بۆ مەسەلاً لە ئوردن نەیکرد باشە بۆچی لەو شوێنانە کردی بۆ لە سعودیای نەکرد لە میسری نەکرد لە سووریا پێگەی هەبوو ئەیتوانی لەوانە بدات لە بەحرین هەیبوو بۆ بالضبط وڵامەکە ئەوەیە لەبەرەوەی هەم قەتەر هەم دەسەڵاتی حکوومەت لە عێراق هاوپەیمانی ئێرانن هاوپەیمانی ئێرانن تەنسیقەیە لە بینیان هەماهەنگی هەیە لە نێوانیان دەتوانن ئەو هەماهەنگیە بکەن کە ئێران هێرش بکاتە سەریان بەبێ ئەوەی هیچ ڕنگدانەوەیان هەبێت باش ئەگەر بینە سەر ئەوەی کە ئێستا لە جیهانە ڕوئەدات ئەبێ ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی کاری لەسەر ئەو بابەتە بکردای بۆ ڕاگررتنی شەڕ ینی ئەم بڕیاری ئاگربەستە لەلایەن ئەنجومەنی ئاسایشەوە دەربکرایان نەک لەلایەن دۆناڵد ترامپ لە کاتێکدا 15 ساڵ ئەبێت کە ئەنجومەنی ئاسایش نەیتوانیوە هیچ چڕێک یەکلا بکاتەوە ڕۆڵی ئەنجومەنی ئاسایش لێرە چی بوو بەس ئیدانەکردن بۆچی نەیتوانی ڕۆڵ بگێڕە کێشەکە لە چییە؟ ئەنجومەنی ئاسایش ئێستا ئەوەی ئەنجومەنی ئاسایش کاتی خۆی کە دامەزرا لە سەرەتای دامەزراندنی ئەنجومەنی ئاسایش دامەزرا لەلایەن کێوە دامەزرا لەلایەن براوەکانی شەڕی حرب العالەمی دووەم شەڕی جیهانی دووەم کە چێ بوون کە ئەو کات رووسیا چاینا و ئەمریکا و ئەوروپا بوون وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بوون ئەوانە براوە بوون ئەوانە ئەو کات حولەفا بوون حەلیف بوون ئەو ئەنجومەنیان دامەزران بەڵام دواتر کاتێک کە دوو قوتبی و شەڕی ساردی بینی اتحادی سۆڤێتی و ئەمریکا دەست پێ کرد ئەنجومەنی ئاسایش پەکی کەوت چکە ڤیتۆی تێدایە هەر شتێک لە بەرژەوەندی رووسیا ئەوانەی تر بێ ئەمریکا و ئەوروپا ڤیتۆ بەکارێنن هەر شتێک لە بەرژەوەندی ڕۆژاوا بێ رووسیا و چاینا ڤیتۆ بەکارێنن چا لەبەر ئەوە ئەو مؤسسەیە تووشی شەلەل هاتووە بینیمان لە زۆربەی ڕووداوەکانی جیهانە شەلەلیەکی تێدایە ئەم جارەش دنیا بەنەوعی گۆڕاوە ئێستا بە تایبەتی لە سپەی کە ئێستا کە پێی دەڵێن سەردەمی ترامپ جیهان بە شێوازێکی زۆر جیاواز مامەڵە ئەکرێ لە جیهانە مەسەلاً هێز دەبینی هەموو شتێک هێز هەموو شتێک دەکا بەبێ گەڕانەوە بۆ ئەنجومەنی ئاسایش زۆر باشە کاک لێر بابینە سەر عێراق چەنەڵێ ئێمە خۆمان لە ناو جێرگەی شوێنێکین کە
لەلایەن ئێرانەوە هێرشی کراوەتە سەر ئەویش چونکە هێزی هاوپەیمانانی لێ لە ناو عێراقا ئەم هەژمونی ئێرانە بەسەر عێراق لە دوای ئەم 12 ڕۆژە لە دوای ئەم بردومانکردنە هەمان هەژمونی ئێرانە بێت لە دوای ئەو 12 ڕۆژە وەکو پێشتر کە هەبوو یعنی هەژمونی ئێران چی لێدە لە ناو عێراقا پرسیارێکی زۆر گرنگە مستەوان سپاس دەکەم بۆ پرسیارە چکە بینەر و ئێستا چاودێران هەموو چاویان بڕوێتە ئەو بابەتە ئێمە پاش ئەو شەڕا گرنگترین شت بە تایبەتی بۆ خەڵکی عێراق و هەرێمی کوردستان و هەروەها بۆ ناوچەکەش بۆ ئەمریکاش بۆ ئیسرائیلیش هەموو چاوەڕوانی ئەوەن ئایا سیناریۆی لوبنان و سیناریۆی سووریا لە عێراق دووبارە ئەبێتەوە بەڵێ دووبارە دێمە سەرەوەی دووبارە ئەبێتەوە یان نا ئەمێنێتە سەر ئەوەی تا چ ڕادەیەک ئەمریکا و ئیسرائیل قەنەعەتیان بەوە هەیە ئیران لاواز بووە تا چ ڕادەیەکیش میلیشیاکانی عێراق خۆیان دەردەخەن و خۆیان ئەسەپێنن و دووبارە شعارات قسە ئەکەن و هەڕەشە لە ئەمریکا ئەکەن و ئەوانە هەموو کاریگەریەیە هەموو ڕۆڵی هەیە تا چ ڕادەیەک ئەو دەسەڵاتەی عێراق پابەند دەبێ بە پاراستنی هەژمونی ئەمریکا لێرە و هەروها پەیوەندەکانی لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندەکانی ئایا ڕائەگرێت مافەکانی هەرێمی کوردستان دەدات یان نایدا بە تایبەتی مافەدارایەکان ئەمانە هەمووی هەڵسەنگاندنە بۆ ئەو حکوومەتەی عێراق ئەو میلیشیانی عێراق کە هاوپەیمانی ئێرانن ئەمانە هەمووی دەبێت چاوەڕوان کری و ببینرێ ئەمجا سیناریۆکان ئەوەیە سیناریۆی یەکەم ئەوەیە کە حکوومەتی چۆن ئەو ئێران لاواز بوو ئەو دەسەڵاتە شیعەیەی سەر بە ئێرانیش لە عێراق لاواز بێت پابند بێت بە قسەکان و بڕیارەکانی ئەمریکا بەخۆیان بچێتەوە گۆڕانکاریەک بکە سیناریۆ دووەمش ئەوەیە کە هەمان سیناریۆی سووریا و لوبنان دووبارە بێتەوە لە عێراق ئایا لە ڕێگەی هەڵبژاردنە ئایا لە ڕێگەی خۆپیشاندانە بە هەر شێوازێکە ئەو سیستەمەی لە عێراق هەیە گۆڕانکاری بەسەرابێت باشە هیچ محلێکی عێراق بۆ کورد هەیە لێرەیە کورد دەبێت چی بکات لەم کاتانە کورد وەکو چانسێکی هەیە بیقۆزێتەوە کورد چانسێکی زۆر باشەیە کورد ئێستا لە پێگەیەکی زۆر بەهێزدایە بە تایبەتی لە سەردەمی ئیدارەی ترامپ کورد لە پێگەیەکی زۆر بەهێزی هەیە نەک تەنها لە ناو عێراق حتا لە ناو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورد بۆتە ڕقم یعنی ئەو سەردانەی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بارزانی بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیمزاکردنی ئەو گرێبەستەکانی ئێنەرژی لە بواری نەوت و گاز کوردستانی بردە قۆناغێکی تر کوردستان بوو بە ڕقم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کوردستان چۆنا معادلاتەکانی ترامپەوە ترامپ سیاسەتی ترامپ چییە کوردستان خۆی خستە ناو معادلە و سیاست و بەژەوەندەکانی ئیدارەی ترامپەوە چۆن ئێستا ترامپ لەوەیە کە دەلێ هەژمونی ئێران لەسەر عێراق نەمێنێ عێراق هیچ کە پشت بە ئێران نەبەستێ بۆ وزە لە غاز و لە نەوت و ئەوانە هەمەجۆری بکە داهاتی عێراق لە خۆی پشت بە خۆی ببەستێ و چۆن خۆی پشت بە خۆی دەبەستێ بەو نەوت و گازی خۆی ئیداریەن عێراق نەیتوانیوە گاز و نەوتی خۆی بەرەو پێش ببە هەم لەبەر ئەسبابی سیاسی کە پشت بە ئێران دەبەستێ و لە ژێر هەژمونی ئێرانە کە ناهێ لێ بەرەو پێشی ببا بۆی هەر پشت بە ئێران ببەستێ و گاز و نەوتی ئێران لە ئێرانەوە گاز وەربگرێ و کارەبا وەربگرێ بەڵام کوردستان لە ژێرە هەژبوونیان نییە کوردستان گاز و نەوتی خۆی بەرەو پێش بردووە گرێبەستی ئیمزا کردووە ئایندێکی زۆر پشتیمداری لێ چاوەڕوان دەکرێت کە بتوانێت نەک تەنها غاز و وزەی عێراق دابین بکە بەڵکو هەناردی دەرەوەشی بکە باشە من لە قسەکانی جەنابەت تێگەیشتم ئێستا عێراق لە ناو خولێکی تاقیکردنەوەیە ئێستا ناو تاقیکردنەوەیە بەڵێ بزەبت ئێستا هەموو چاوەکان لەسەر عێراقە ئایا عێراق چی بەسەر دێت ئایا ئەمریکا پلانی ترامپ چیە ئێستا بۆ ئەمریکا وەک ئاماژەم پێکرد دوو سیناریۆ هەیە ئەو دوو سیناریۆ ئەگەر ئەو دەرسەی بە ئێران درا دەسەڵاتدارانی عێراق فێربوون لێی دەتوانن بە خۆیان بچنەوە بۆ ئەوی بمێنن ئەگەر فێر نەبن لەو دەرسە ئەوە سیناریۆی سووریا و لوبنان بۆ عێراقش کراوەیە لەسەر مێزە باش کاک دلێر ئێستا هەنگاوی داهاتووی ئێران بۆ پرسی هیلالی شیعی چی لێ دێت ئەو هیلالە چی لێ دێت ئەبێ بە نیو هیلال پرسیارێکی جوانە لەوانەیە بێتە ڕوبع هیلال چونکە ئێستا
وەکو بینیمان لە لوبنان تاو کۆتایی پێ هات لە سووریا کۆتایی پێ هات لە یەمەن دێمە سەری ئێستا لە یەمەن تۆزێک کۆمپلیکیتد لە عێراق وەکەوەی ئاماژەمان پێکرد لە چاوەڕوانیان ئێستا ئێمە لە چاوەڕوانی چین چاوەڕوانی ئەوەین بزانین یەکەم شت ئەو هەژمونەی ئێران لە عێراق دەمێنەیاننا چونکە هەتاکو ڕژێمی حقیقەتێکەیە هەتاکو ڕژێمی ئێران بخۆی ئەوها بمێنێ ئەگەر لاوازیش بێ هەتاکو ئەو دەسەڵاتان ئەو دەسەڵاتدارانەی لە عێراق ئێستا عێراق بەڕێوە ئەبن بمێنن ئەو پەیوەندیە و ئەو هەژمونەی ئێران هەر لێرە دەمێنێت چونکە هەژمونەکە لە ئێرانەوە نییە هەژمونەکەی ئێران لە عێراق جیاوازی هەیە وەکو وڵاتەکانی تر جیاوازەکەی ئەوەیە بەسەر دەسەڵاتدارانی عێراق کەسانێکن کە زۆر یعنی تێکەڵن لەگەڵ ئێران یعنی کەسانێکی تێدایە بەپێ ئەوەی ناوی کەس بێنین کەسانی تێدایە کە لە جەنگی عێراق و ئێران لەوێ فەرماندە بوونە شەڕیان کردو دژی عێراق پەیوەندێکی خوێنیە یعنی کەسانێکی تایە زۆربەی دەسەڵاتدارانی عێراق خەریجی حوزەی علمین لە قوم و لە شوێنەکانی تری ئاینەکانی تری ئێران یعنی هەژبوونەکەی ئێران بە شێوازێکە کە چەندە ئێران دەیەوێت هەژبوون فەرزکە دوو ئەوەندە لە عێراقەوە دەیانەوێت هەژبوونی ئێران بێنە ناو عێراقەوە و پابەت بن بە ئێرانەوە ئەمە موضوعی یەمەن حقیقەتێکەیە ینی دەبێت گەمەجالم پێ بدەیت باشە چونکە لەسەر گەروی هورمزیش پرسیارم هەیە نامەوێت کاتەکەم تاوابێ دەچینە سەر ئەوەش ئێستا لێرە شتێکی تریشەیە حقیقەتێکی تریشەیە وڵاتانی ڕۆژاوە و ئەمریکا دەیانەوێت بەڵانس هێزی بەڵانس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بپارێزن هێزی بەڵانس نایەنەوێت ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی عەرەبی سوننە هەبێ کە هیچ هێزێکی شیعیتیانە بێ دەیانەوێت هێزێکی شیعیش هەر بمێنێتەوە هێزێکی سوننیش بمێنێتەوە بۆ پاراستنی بەڵانس لەبەر بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان چونکە ئەو وڵاتە دۆڵەمەندەکانی کەندا و هیچ ئیشەکان بە ئەمریکا نامێنێ ئەگەر ئێران لاواز بێ بگات بەو دەرەجەیە یاخود ڕژێمەکە بگۆڕێ کە هیچ هەڕەشەیەک لەسەر وڵاتانی کەندا و نامێنێ ئەمە دژی بەرژەوەندەکانی ئەمریکایە لەبەرەوە دەبێت ئەو بەڵانسە بمێنێت و هەتاکو لە یەمەنیش باشترین دەرفەت بوو کە بەشی یەمەنەکەی سەر بە سعودیایە لەو کاتەیە هێرش بکەنە سەر بەشەکەی تری حوسیەکان کە سەر بە ئێرانە و هەمووی وەربگرنەوە لێیان بەڵام نەکرا دامی نەکرد ئەمریکا تەنها لاوازیانیان کرد باش کاک لێر دوو شوێن هەیە کە زۆر گرنگی پێ ئەدرێت لە ڕووی ئابووریەوە بابلمەندە بوو گەروی هورمز ئێران ئەتوانێت ئەو توانایی هەیە کە دەست بەسەر گەروی هورمزا بگرێت لە ڕووی تەکنیکی لە ڕووی سەربازی یاخود ئەم بیرۆکەیە تەنیا قسەیەکەوە دەوترێت هێران ئەو تواناوزەیە نییە یاخود ئەو هێزە تەکنیکی نییە کە بتوانێت دەست بەسەر گەروی هورمزا بگرێت ئەگەر بیگرێت ڕێگەی پێدەن بیگرێت ئەگەر نەیگرێت چ بەدیلێک چ ئەڵتەرناتیڤێکی تر هەیە ئەگەر هاتو شەڕەکە پەرەیسەند بەڵێ پرسیارێکی زۆر جوانت کرد چونکە ئەم بابەتە زۆر لە میدیاکان دەوژێ باسی دەکەن بریتانیا و فەڕەنسا زۆر مشەوەش بوون پێی کاتێ ئێران هەڕەشەی کرد گەروی هورمز بگرێ بەڵام من هەمویان دڵنیاکەمەوە خەڵکی ناو میدیا و وڵاتانی ئەوروپیش دڵنیاکەمەوە کە ئەم کارتی فشارەی ئێرانە هەر خۆی لە سەرەتاوە بە مردووی لەدایک بوو بۆچی لەبەرەوەی بابێت تەماشای بکەین هەڵسەنگاندنی بۆ بکەین لە ناحیەی تەکنیکی و عسکەریەوە هێزی دەریایی ئێران هێزێکی زۆر لاوازە outdated کۆنا هی سەردەمی هەشتاکانی شەڕی ئێران و عێراقا گەروی هورمز کە پانێکەی 33 کیلۆمەترە 21 میلە بە قیاسی ئەمریکی زۆر بچووکە زۆر بە ئاسانی ئێران دەتوانێت بە یەک کاژمێر بە نیو کاژمێر دەتوانێت بۆمبی لێ بچێنێ دەتوانێت داشی بخە بەڵام گەروی هورمز لەبەر گرنگیەکەی لەژێر چاودێریەکی چڕی ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانی ئەمریکایە باشە بەهێزترین و پێشکەوتوترین غەواسەی نەوەوی ئەمریکا لە کەنداوە لەوەیە بێجگە لە گرنگترین و باشترین قاعدە ئەسکەرەکانی سەربازەکانی ئەمریکا لەوەیە دەتوانێت بە یەک کاژمێر ئەمە پێشبینی منە ئەگەر بڕیار بدە ئێران ئەم ئیشە بکە ترامپ لە تروت سۆشیال یەکسەر مەسجێک دا ئەگرێت و ئەلێت یەک کاژمێرت لە پێشە بیکەیتەوە ئەجینات تەفروتونات دەکەن و فعلەن بە یەک کاژمێر یان بە دوو کاژمێر ئەمریکا و هاوپەیمانانەکانی دەتوانن گەروی هورمز بکەنەوە و
ئیشەکە کۆتایی پێبێنن لەبەرەوە شتێک ینی تەکنیکیان و عملیان ناکرێ جێبەجێ ناکرێ. باش دەستەکانت خۆش بێت سپاس کە کاتمان بۆمایە تەواوی پرسیارەکانم لە بەڕێزت کرد هەرچەند ئەم بابەتە ئەوەندە هەڵدەگرێت کە سات بە سات ئەوەندە پێشبینیەکان خێرا دێنە پێش و ئەوەندە شتەکان چاوەڕوان نەکراون کە کۆڵێ بابەتی تیا هەیە کە قسەی لێ بکرێت بەڵاوانەیە کە من مەبەستم بوو لە جەنابەت پرسیاریکەم دلێر محەممەد ئیدیتەر لە ماڵپەڕی کوردستان 24 تایبەت بە پرسی ئاگربەست لە نێوان ئیسرائیل و ئەمریکا گفتوگۆمان کرد پرسیارم لێ کردی دەستەکانت خۆش بە ئامادەبووی. زۆر سپاس. سپاس.